ئەوەی کە ئەیبینن ڕاستەوخۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی کۆتایی بڵاوە کاتەوە، بەڵام من ئەمەیە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتەکەم. ئەم ئەنجامە تەواو یەکلایی کەرەوەیە کە ئیتر ئەبێ خەڵک پشتی پێبەستێت، یان دوای ئەوە کە حیزب و لایەنەکان بۆیان هەیە شکات بکەن تانەبن دواتر ئەنجامی کۆتایی یەکلایی یەکرێتەوە. قسەیەکی زۆر گرنگتر هەیە، ئەویش ئەوەیە حکوومەتی کار بەڕێکەر بە پێی مادەی 56 دەستوری هەمیشەی عێراق ئەڵێ ئەبێ 45 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەم حکوومەتە کار بەڕێکەرە. بەڕام ئێستا ماوی نەتەوانی ئەم حکوومەتە کار بەڕێکەرە تا چە نەتوانێت ئیشکات، ئەی سەڵاحیەتەکانی چییە؟ من گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتاکەم لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراونی و دەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆمار کاک هاوڕێ تۆفیق. کاک هاوڕێ بەخێربێت. زۆر سپاس. ئەم دەرەنجامی ئێستا بڵاوەکەێت بە دوکمان دەباشایەکەین، ئەمە یەکلاکەرەوەیە تەواو ئەمەشتی پێبەستی؟ بەڵێ ئەمە ئەنجامی کۆتاییە، بەڵام بەپێی قانونی هەڵبژاردن ئەم ئەنجامە کۆتاییە حیزبە سیاسیەکان کاندیدە تاکە کەسیەکان بۆ ماوەی 2 ڕۆژ مافیان هەیە تانە بن لەم ئەنجامە کۆتاییە و پاژەوەی ئەم 2 ڕۆژە دەرگاکرێتەوە بۆ ئەوەی تانە بن بە عەرەبی کە پێڵێن تەعن. کۆمیسیۆن لێکۆڵینەوەکە لەسەر ئەو تانەیە لەسەر ئەو سکاڵایەنە و بڕیار دەرەکە یا لە بەرژەوەندیان یاخود تانەکانیان ڕەتەکاتەوە. جاریشکە ئاچێتە بەردەم ئەنجومەنی دادگای تەمیز دەستەیەکی لیژنەیەکی هەڵبژاردن هەیە لە دادگای تەمیز کە ئەوان بڕیار دەرەکەن و ئەوا بێ بە دوای ئەوەی کە ئەو دادگای تەمیز ئەو کارەی ئەنجامدا ئیتر توانی بڵێن کۆتایی ئەنێرێ بۆ دادگای فدراڵی بۆ پەسەندکردن. بۆیە ئێستا پێویستیمان بە ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتە ئەبێ هەتا ئەم بابەتە یەکلایی ئەکرێتەوە، لە دوای ئەوە ئیترە بێ بە ئەنجامی پەسەندکراوی کۆتایی و ئاراسی دادگای فدراڵی ئەکرێ بۆ پەسەندکردن. باش کاک هاوڕێ توای 2 هەفتەی تر لە ئەم شەوکەیتر ئەنجامی کۆتایی بڵاوەکرێتەوانێ. ئەگەری هەیە حیزبێک لایەنێک کاندیدێک کورسیەک زیاتر بەدەست بێنێت بە ئەگەرێکی کەمەوە، ینی ئەو بەختە هەر هەیە وە لە هەڵبژارنەکانی ڕابردووش ئەوە ڕوویاوە ئەمێنێتەوە سەر ئەو بەڵگانەی کە ئەیخەنە ڕوو. بۆ نمونە لە وێزگەیەک دەنگت ئەژمار نەکرابێ، لە وێزگەیەک ئەنجامی ئەلکترۆنی هاوتای ئەنجامی ژمارنی دەسی نەبوو بێت، ئەو کاتە پشت بە ئەنجامی دەسی ئەکرێت لە کۆکردنەوەیەکە هەڵەیەک ڕوویا بێت. واتە ئەو بەڵگانەی کە لە جۆری تانەکەیە کە قوارەیەکی سیاسی پێشکەشیەکە پشتە بەسێبەوە، بۆیە توانین بڵین بەڵێ، بەڵام بە شێوەیەکی زۆر کەم. واتە لە ١٩٩ ئەنجامەکە وەکو خۆی بێت، بەڵکو بۆ نمونە کاندیدێک دەنگی زیایەکە، کاندیدێک دەنگی کەمەکە، حیزبێک کورسیەک زیایەکە، 2 کورسی زیایەکە. ئەمە ئەگەرێکە لەو ئەگەرانی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووش ڕویان ناوە. باش ئێستا تاو ئەنجامەکان بڵاوکرانەوە 2 هەفتەی تریش تاو یەکلایی کرێنەوە دوای 2 هەفتەی تر ئەوە بێ بە ئەنجامی وەکو ئەڵەیتر بنەبڕ کۆنکرێتی بنەبڕ. ئەو کاتە چاوەڕێی دادگای فدراڵین کە دادگای فدراڵیش کردی، ئیتر کۆمیسیۆن نووسراوەکە بۆ بەڕێ سەرۆکۆمار و سەرۆکۆمار داوای دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراقەکە. باش ئەم بڕیاری دادگای فیدراڵی دەربارەی حکوومەتی کار بەڕێکەر کە لەسەر داوای سەرۆک کۆمار بووە. بەڵێ و دەکارێکی چیە، ناوڕۆکەکی چییە؟ لە زۆر وڵاتی دنیاە لە دەستورەکانیانەیە لە قانونە نووسیویانە کە هەڵبژار نەکرێت خۆ یەکسەر حکوومەت دروست نابێت، بێگومان کۆمەڵی ڕێکار و وەختەیە هەتا دا و دەستگا دەستوریەکانەکەونەوە سەر پێی خۆیان. بۆ نمونە لە عێراق کە هەڵبژار نەکەیت هەتا سەرۆشی پەرلەمان هەڵەبژێرێ، پاشان سەرۆکۆمار هەڵەبژێرێ، پاشان سەرۆکۆمار سەرۆک وەزیران ڕاستپێرێ و مانگیشی لە بەردەمایە. واتە خشتەیەکی کاتمانەیە کە چەند مانگێکە خایانێ. پرسیارەکە ئەوەیە کە ئەو ڕۆژەی خەڵک چوو بۆ دەنگان هەتا ئەو وەختەی دا و دەستگای تازە دروستە بێت چەند مانگێکە. ئەو چەند مانگە دەسەڵاتەکانی پەرلەمانە کۆنەکە لەگەڵ حکوومەتە کۆنەکە چۆنە؟ دەسەڵاتێکی ڕەهای هەیە یا دەسەڵاتێکی کار بەڕێکەرە؟ لە دەستوری عێراقا ئەم بابەتە بە ڕوونی و بە ئاشکرایی نەنووسرا بوو و دەیان ساڵە ئەم کێشەیە هەیە بۆ بە دابوونەریت وەکو بە عەرەبی ئەڵێن ببوو بە عورف، ئەگەرنا حکوومەتەکان بە تەواوەتی دەسەڵاتی ڕەهای خۆیان بەکارەهێنا. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە وەکو ئەرشێکی دەستوری بەڕێ سەرۆکۆمار کاغەزیشی نووسیوە بۆ دادگای فیدراڵی. لە دەستوری عێراقا هاتووە ئەڵێ ئەگەر مادەیەک تەم و مژی تیا بوو، بابەتێک ناڕوون بوو، سەرۆکۆمار ئەتوانێت داوا لە دادگای فیدراڵی بکە ئەو مادەیە تەم و مژەکەی لابەرێ و ڕوونی بکاتەوە. بە زمانی قانونی پێڵێن تەفسیری دەستوری.
بەڕێ سەرۆک کۆمار پرسیاری کردووە ئەڵێ لە ناو دەستوری عێراقا مادەی 56مانەیە بڕگەی 1 و بڕگەی 2 ئەو مادەیە چییە؟ ئەو مادەیە تایبەتە بەوەی کە پێمانەڵێ ئەنجومەنی نوێنەران پەرلەمانی عێراقی تەمەنە یاساییەکەی 4 ساڵە. باشە. خاڵی دووەم بڕگەی دووەم ئەڵێ پەرلەمانی تازە پێویستەکە دەنگدان بکرێ بەر لە 45 ڕۆژ لە تەواوبوونی پەرلەمانە کۆنەکە بۆ ئەوەی کە بۆشایی دروست نەبێ. بەڕێ سەرۆک کۆمار پرسیاری کردووە کە ئایا ئێستا هەڵبژاردننی گشتی کراوە چارەنووسی پەرلەمانی عێراق و ئەم حکوومەتەی ئێستا کە ئەنجومەنی وەزیرانە چییە لەبەر ڕۆشنایی ئەو مادەیە کە وەکوتم بەڕوونی باز نەکراوە. دادگای فدراڵی لێکدانەوەی مادەی 56 بڕگەی 1 و بڕگەی 2 وەڵامەکەی دادگای فدراڵی تەفسیرەکەی دادگای فدراڵی بەم جۆرەیە ئەڵێت ئێمە سیستەمەکەمان سیستەمێکی دموکراسیە ئاڵوگۆڕی دەسەڵاتەکان لە ڕێگەی سنووقی دەنگدانەوەیە دەستا و دەستکردنی دەسەڵات لە ڕێگەی سنووقی دەنگانەوەیە خەڵک نوێنەرەکانی هەڵەبژێرێ هەڵبژاردننی نوێنەر بۆ 4 ساڵە و ئەو دەسەڵاتی بە نوێنەرەکانی دەسەڵاتێکە کە بۆ ماوەی 4 ساڵە دەسەڵاتێک نییە بۆ هەتایی بێت مادەم دەسەڵاتێکە بۆ 4 ساڵە کە 4 ساڵەکە تەواو بوو کەواتە دەسەڵاتەکانیشی تەواوە بێت دەسەڵاتەکانی چین دەسەڵاتی دەرکردنی قانون و دەسەڵاتی ڕقابەکردنی ئیشوکارەکانی حکوومەت کەواتە مادەم دەنگدانی گشتی ئەنجام دراوە ئیتر ئەم پەرلەمانە دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنی نەماوە کۆتایی پێهاتووە واتە لە 11 ئەم ساڵەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەواو بووە ئەمە بڕگەی یەکەم بڕگەی دووەم باسی ئەوەکە کە حکوومەتیش لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێراوە نوێنەرایەتی کراوە مادام پەرلەمان کە خۆی بۆ 4 ساڵە تەواو بووە کەواتە ئەنجومەنی وەزیرانیش کۆتایی پێهاتووە بەڵام بۆ ئەوەی بۆشایی دروست نەبێ هەتا حکوومەتی تازە دروستە بێ بۆ ڕایکردنی ئیشوکارەکانی هاوڵاتیان و خزمەتگوزاری کاژێڕی ئەنجومەنی وەزیران و حکوومەت بەردەوام ببێ لە سەرکارەکانی تا حکوومەتی تازە بەڵام ڕایکردن ڕوونیە کاتەوە ئەم حکوومەتە بۆی نییە گرێبەستی گەورە بکە کە بێتە هۆی ئەوەی گۆڕانکاری لە ژیانی ئابووری کۆمەڵاتی بکە بۆی نییە ڕێکەوتن نامە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دنیاە بکە بۆی نییە کەس لە پلەپای بەرزاددا بمەسرێنێ بۆی نییە پەیکردبەندی دا و دەستگاکانی دەوڵەت بگۆڕێت تەنها و تەنها ئیشوکاری ڕۆتینی ڕۆژانی دا و دەستگاکانی دەوڵەت کەواتە ئەتوانم بڵێم لە ڕێگەی ئەم قەرارە تەفسیریەوە لە دوای نووسینەوەی دەستوری عێراقەوە لە 2005ەوە هەتا ئێستا کێشەیەکی گەورە هەبوو لە عێراقا بەم بڕیارە بەم هەوڵەی بەڕێ سەرۆک کۆمار ئەم کێشەیە چارەسەر بوو دەسەواژەی حکوومەتی کاربڕێکەر چەسپا ئیتر بۆ هەموو حکوومەتەکانی داهاتووتریش ئەو ڕۆژەی کە هەڵبژاردن کرا لە ڕۆژی دووەمەوە ئیتر پەرلەمان نامێنێ و حکوومەتەکەش ئەبێ بە کاربڕێکەر و ڕوونیشی کردوتەوە نامێ دووبارەی بکەمەوە کە دەسەڵاتەکانی ڕایکردنی ئیشوکاری ڕۆژانی هاوڵاتیانە پرسیارێک هەیە خەڵک لای خەڵک دروست بۆ کاکاوڕێ بەش وتارێک لەسەرم بابەتە نووسی بە خوێنوانێ بەڵێ ئێستا خەڵک چاوەڕێی موچەی مانگی نوێیە بەڵێ ئەم حکوومەتە کاربڕێکەرەی بە پێی دەفسیری مادەی 56 بڕگەی یەکەم و دووەم کە سەرۆک کۆمار داوای لە محکەمەی ئیتیحادی کردووە چارەسەری بکات و ئیش بەر چاوڕوونیاوە محەممەشی ئاسوودانی دەسەڵاتی ئەوەی هەیە لەم حکوومەتەیە تا حکوومەتی تازە تەشکیل دەکرێت ئیمزایەک لەسەر ناردنی موچەی مانگی نوێ بکات مەسلەی موچە پێویستی بە ئیمزای سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران نییە ئێستا دەوڵەتی عێراق کە خەڵک موچە وەرەگرێ خشتەی موچە هەیە هەموو وەزارەتێک وەزارەتەکان ماڭانە لیسی موچە پێشکەشی وەزارەتی داراییەکەن و وەزارەتی داراییش پارەدارکردنەکە بۆ ئەو بانقانەی کە خەڵک موچەکانی لێتەوتین کردوون و وەرێگرن واتە ئەم بڕیارەی حکوومەتی کاربڕێکرد دوور و نزیک پەیوەندی نییە بەوەی کە ببێتە هۆکاری ئەوەی کێشە بۆ سەرفکردنی موچەی موچەخۆرانی هەرێم سەرفکە چکە بڕیارەکە خۆی بڕگەیکی تایە ئەڵێ ڕایکردنی ئیشوکاری هاوڵاتیان لە ڕایکردنی ئیشوکاری هاوڵاتیان مەسلەی موچەیە مەسلەی ئیشوکارە کاژێڕیەکانە بەڵکو ئەم حکوومەتە بووی نییە بچێگرێ بە سێبکا بە ملیارە دۆلار لەگەڵ کۆمپانیایەکە ناوخۆیەکان میلیارد دۆلار بووی نییە بچێ لەگەڵ وڵاتێکا ڕێکوتن نامەیە بکە چونکە شەرعێتەکەی تەواو بووە خەڵک بۆ 4 ساڵ دەنجیاوە نوێنەرایەتیەکە وەکالەتەکە بۆ 4 ساڵە وەکالەتەکە تەواو بووە کە تەواو بووە پێویستەکە بڕوات بەڵام ئەگەر بڕوات بۆ شایی ئەمنی ئیداری لە وڵاتەکە دروستە بێ بۆیە هەتا حکوومەتێکی تازە دێت ئەو ئیشوکارە ڕۆتینی و دارایی و کاژێڕیەکانە با بەڕێوە بۆیە دوور و نزیک پەیوەندی بەوە نییە و بە حەقیقەت دواخستنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان زوڵمێکی دەستوریە هەرچەنە دادگای دەستوری
و ئێمە لە سەرۆکایەتی کۆمار لە دادگای دەسووری شکاتمان کە لە دادگای فدراڵی من بریکاری یاسایی بەڕێسەرە کۆمار بووم و ئەوە جاری سێمە دادگای فدراڵی لە بڕیارەکە ئەینووسێ کە موچە خوارد موچە سەرفکردن و موچە خۆران نابێتە کەڵاوی سیاست بکرێ بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزیرانی فدراڵ ئەو بابەتەی هەر بە تەواوەتی یەکلایی نەکردوێتەوە ئەگەر نام خەرجکردنی موچەی موچە خۆران پەیوەندی بەم بابەتەوە نییە. ئەگەر هاتوو پێکهێنانی حکوومەت درێژەی خایان بەڵێ ئەم حکوومەتە کار بەڕێکرە بوو دەسەڵاتانی کە هێتی ڕایکردنی کاری هاوڵاتی ڕۆژانە بەردەوامە بێت بەڵێ بەردەوامە بێ هەتا حکوومەتێکی تازە هەڵە بژێرێ و دەست بەکارە بێت. پێشبینی ئێوە بۆ پێکهێنانی حکوومەت وڵی لە ڕاستیاوە مێنێتەوە سەر گفتوگۆ و دیالۆشی نێوان لایەنە سیاسیەکان بەڵام من وا هەسەنگان نەکەم کە هەم بەڕێز سەرۆشی ئەنجومەنی دادوەری عێراق بەڕێز فایق زێدان و تاریشی بە نرخی نووسی بوو چەند ڕۆژێ پێشێستا و ئەم بڕیارە تەفسیریەش کە دادگای فدراڵی دروستی کردووە دەری کردووە لەسەر داوای بەڕێزسەرە کۆمار بۆ ئاراستەیە کە فشار بێ بۆ لایەنەکانیش چکەوەکو باسمان کرد حکوومەتەکە کار بەڕێکەرە کە کار بەڕێکەرە ئەبێتە هۆی ئەوەی کە پاڵەپەسۆیەک لەسەر حزبە سیاسیەکان دروستکە کە بە زووی تەکبیری ئەو بکەن کە حکوومەتی تازە پێک بێنن چکە جاران کە حکوومەت هەموو دەسەڵاتیشی هەبوو هیچ بشایشی دروست ناکرد بەڵام کە ئێستا حکوومەتەکە کار بەڕێکەر بێ ئەبێ بە پاڵەپەسۆ فشارێک لەسەر لایەنە سیاسیەکان کە بە زووی تەکبیر بکەن و ئەمە شتێکی تریش بڵێ ئەم بڕیارەی دادگای فدراڵی درێژکراوی ئەو هەوڵانەی تریشەکە لە سەرۆکایەتی کۆمار ژیراوەتە بەر بۆ چەسپانی دادپەروەری هەڵبژاردن چکە لە ڕاستیە پێش مانگونیوێ دوو مانگ پێش ئێستا لە کۆشکی کۆماری کۆبوونەوەی چوار سەرۆکایەتیەکە کرا بە ئامادەبوونی بەڕێزسەرە کۆمار سەرۆکی حکوومەتی فیدراڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری سەرۆکی پەرلەمان ڕێکەوتن لەسەر کۆمەڵێ بڕگا کە گرنگترینیانەوەیە کە نابێ ماڵی دەوڵەت بەکاربێنرێ بۆ پڕۆپاگەندەی هەڵبژاردن نابێت زەوی ببەخشرێتەوە نابێت تەعینات بکرێت ئەمەش بوو ئەوەیە کە لایەنێک پێداویستەکانی دەوڵەت بەکارنێنێ بۆ بەرژەوەندی خۆی بەڵکو هەڵبژاردنەکە بە دادپەروەرانە بێ و بە پاک و بێگەردی بپارێزرێ جگەلەوە چەند جارێک کۆبوونەوەی بەردەوام لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کراوە خۆشم بەشدار بووم تیان بە سەرپەرشتی بەڕێزسەرە کۆمار کۆبوونەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کراوە کۆبوونەوە لەگەڵ دەستگاکانی میدیا کراوە هەموو بۆ ئاراسەیە بوو کە هەڵبژاردنەکە بە ئاشتی بە ئارامی بە پاک و بێگەردی بڕوە خۆشبەختانە بە هەوڵی هەمولایەک و بە هەوڵی سەرۆکایەتی کۆماریش ئەگەر تێبینی بکە هەڵبژاردنەکە بە ئارامی و ئاشتی ڕۆی و ژمارەی سکاڵاکان زۆر کەمن و کۆمیسیۆنیش لە جێبەجێکردنی ئەرکەکە زۆر بە باشی ئەرکەکەی خۆی ڕاپەڕان و پێم وایە ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرەوە بێ بە پێشینەیەکی باش کە چۆن هەڵبژاردنەکە بە زووی ئەنجامەکەی یەکلایی بووە ئەوە پاڵپش بێ بۆ ئەوەی کە بە زوویش دا و دەستگا دەسووریەکان لە وڵاتەکە بە پێی ئەنجامی هەڵبژاردننی تازە پێک بێن ئەم زانیاریە و باس کرد حەزەکەم دووبارەی کەیتەوانێ وتە ئەم ڕوونکردنەوەی محکمەی ئیتیحادی بۆ ئەوەی حکوومەتی کاربەڕێکەر بەس بۆ ئەم خولەنیە بۆ خولەکانی داهاتووشەوا بڵێ بڕیاری دادگای فدراڵی کۆتایی و بنەبڕە ئەبێ بە پێشینە ئەبێ بە ئەسبەقیە بێ بە سابقەیەک کە ئیتر کۆتایی پێشکۆکو باسم کرد هەموو ساڵێک ڕای جیاواسە بوو لەسەر ئەم مەسەلەیە کە ئەسووی لە دەستورا بەڕوونی نەنووسراوە لە قانونی هەڵبژاردنە نەنووسراوە لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانە نەنووسراوە بۆ شاییەکە بوو لە مەسەلەیە لە حکوومەتەکانی پێشوشا بەردەوام ئەم کێشەیە هەبوو و ئەمە ئەرشێکی دەستوریە کە سەرۆ کۆمار وەکو قەڵغانێکی دەستورە ئەوەی بە عەرەبی پێڵێن حامی دەستورە پارێزگاری دەستورە کە دا و دەستگا دەستوریەکان پارێزگاری لە شەرعیەتیان بکرێ خەڵک بۆ 4 ساڵ دەنجیاوە پەرلەمانەکە و حکوومەتەکە و دا و دەستگاکان 4 ساڵە باقی وەختەکانی تر نوێنەرایەتەکە تەواو بووە تەنها ئەرکەکەی ڕایکردنە ئەم ئیشەهی حکوومەتێکی تازەیە ناکرێت حکوومەتێکی تازە دوایی بێت حکوومەتێکی تر کۆمەڵە بڕیاری دەرکردووە کە ڕەوایەتی نەبووە نوێنەرایەتی خەڵکی نەبووە بۆیە بە باوەڕی من ئەمە هەنگاوێکی گرنگ بوو بۆ چەسپاندنی جێگیرکردنی ژیانی دەستوری لە وڵاتەکەمانەوە لابرنی ئەو تەمومژەی کە هەبوو ئێستا بە ڕوونی دیارە کە شتێکە لە عێراقا پێوترێ حکوومەتی کاربەڕێکەر و ئەو قەرارەی دادگای فدراڵی کە قەرارێکی شیکردنەوەیە و لە زمانی کوردیشە بە تەفسیر ئەوترێ ڕاڤەکردن ئەمە پێڵەن بڕیاری ڕاڤەکردن بە عەرەبی پێڵەن قەراری تەفسیری کە بڕیارێکی کۆتایی و بنەبڕە و ئەبێ هەموو لایەک پێوەی پابند بن و تەنها بۆ ئەم هەڵبژاردنەش نییە. پرسیارەکە وەیە بۆچی بەڕێز سەرۆک کۆمار
پێنای بر بۆ دادگای فیدراڵی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. وەکو باسم کرد بۆ یەکلایەکردنەوەی ئەو تەمۆمژەی کە هەبوو چکە بەڕوونی لە دەستورە ئەم مادەیە نەبوو لە قانونێکی شانە نووسرا بوو بۆیە ڕای جیاواز پێیا بوو دەربارەی ئەوەی کە ئایا لە سیستەمی دەستوری عێراقا حکوومەتی کاربڕێکەر هەیە یان نییە هەندێک گانوت هەر نییە هەندێکی تر پێیان وابوو سنووری دەسەڵاتەکەی دیار نییە بۆیە پەنابردن بۆ دادگای فیدراڵی هەموو ئەو تەمومژ و قسە و باسانەی کۆتایی پێهێنا و ئێستا بەڕوونی ئەزانین کە حکوومەتی کاربڕێکەر هەیە و چوارچێوەکەی چییە و دەسەڵاتەکانیشی چییە. سەرۆکاتی کۆمار بۆ دادپەروەی هەڵبژاردن چه هەنگاوێکی نا باسم کرد کە کۆبوونەوەی کرد لەگەڵ چوار سەرۆکایەتیەکە و هەروەها باسی ئەوەشم کرد کە لەگەڵ چین و توێژەکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ میدیاکان بە بەردەوامی لەگەڵ کۆمیسیۆن لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆن لەگەڵ باقی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆن گفتوگۆ و چاوپێکەوتن و بە دوواداچوونی بەردەوام هەبوو چکە مەسەلەی چەسپاندنی هەڵبژاردنەکە بە شێوەیەکی دادپەروەرانە و هەروەها لە کەشوهەوایشی سربەست و ئازاد سەرکەوتنیشی گەورەیە بۆ پرۆسی دموکراسی خەڵکی عێراق و خەڵکی کوردستان سربرزن بە ژیانی دموکراسی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 4 ساڵ جارێک بە شێوەیەکی ئازاد و سربەستانە ئاڵوگۆڕی دەسەڵاتەکەن ئەم دەستا و دەستکردنی دەسەڵاتە لە ڕێگەی سنووقی دەنگانەوە بە شێوەیەکی ئازاد و سربەست پێم وایە شانازیشی دموکراسیە بۆ هەموو خەڵک کە مێژووشی درودرێژیان لەگەڵ دەسەڵاتی تاگڕێی و دیکتاتۆری هەبوو وەڵام ێساکە ئازادانە ژیانی دموکراسی وڵاتەکەی خۆیانە بەربڕێەوە. داپرسیاری منەوەیە کاک هاوڕێ پۆستی سەرۆکۆما سەلاحیەتەکانی وەکو خۆیەمێنەوە تا پێکێنانی حکوومەتێکی نوێ بەڵێ لە بڕیارەکەی دادگای فدراڵیاوە چەسپاوە کە سەرۆکۆمار دەسەڵاتەکانی وەکو خۆیەتی هۆکارەکەشی ئەوەیە کە لە دەستوری عێراقا دەسەواژەیەکمانەیە پێڵێن دوانەیی جێبەجێکردن بە عەرەبی پێڵێن ثونائیەت السوڵتەت التەنفیزیە کە پێک دێت لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکۆمار. ئێمە ئەزانین کە وەزارەتەکان کە پێک دێت لە ئەنجومەنی وەزیران لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارە درێ دەسەڵاتەکانی سەرۆکۆمار دەسەڵاتی دەستوری بۆیە بۆ پارێزگاریکردن لە سیستەمی دەستوری دەسەڵاتەکانی وەکو خۆی ئەمێنێتەوە چکە دەسەڵاتە جێبەجێکردنەکە کە لە لای وەزارەتەکانە ئەوە لە ژێر چەتری ئەنجومەنی وەزیرانایە لە ژێر چەتری سەرۆکایەتی کۆماران نییە بە ئامانجەکە دەسەڵاتەکانی دەسەڵاتە دارایی و کاژێڕیەکانی ئەنجومەنی وەزیرانە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە سەرۆکۆمارەوەی نەخێر ئەو وەکو دەسەڵاتیشی دەستوری نیشتیمانی بە تەواوی دەسەڵاتەکانی خۆیەوە بەردەوامە بێ هەتا هەڵبژاردننی تازاکرێ. هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی سەرۆکایەتی کۆمار میوانی ئەم ڕووماڵە تایبەتە بوویت. سپاس بۆ تۆش. سپاس بۆ تۆ.